إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، لباسي أو ياسا قرآنيانيك في غمري خواه صلى الله عليه وسلم خواهی پروردگار بوی دا الرجه تاوکو کوملگایکی تندروستی پر لخیر و چاکی لسر دروست که امرو گشتین با یاسای جماره سیم. اویش بریتیه ل او فرمایشتی که خواهی پروردگار افرمی لقرآنی پیروزا ولا تنسوا الفضل بینکم. خواهی تعالی لسورة بقرة أفرمي وإن طلقتم النساء من قبل أن تمسوهن وقد فرضتم لهن فريضة فنصف ما فرضتم إلا أن يعفون أو يعفو الذي بيده عقدة النكاح وأن تعفوا أقرب للتقوى ولا تنسوا الفضل بينكم إن الله بما تعملون بصير. لناو أم آياتها خواهي تعالى أو برقيا أفرمي كأبي بقاعديك وياسايك قرآني بو إيمي مسلمان كجيان ماني بير وناك بكينوا شاكو فضلي يكتري لبير مكان. لناو چی آیتك أخوي تعالى أما أفرمي لو باري وك كسيك كچيكي مارا كردوا پیش گواستنوي أم كچو كرب بيك ونايان كري ديار زياتر ببي آيتك وسياقي آيتك ختال كرك آية يعني كرك لقل كچكا ناي كري. جا أخوي تعالى أفرمي أجر کچان یکتان مارا کرد آفرتان یکتان مارا کرد و نتان گواست بووە و مارەی یەکتان بۆی دیاری کرد بوو ئەگەر تەلاقتان دا و لە یەک جابوونەوە ئەوە نیوەی ئەو مارەیەی ئەکەوێ ئەو کچە، ئەو ئافرەتە نیوەی مارەیەکەی ئەکەوێ. فنصف ما فرضتم طبعا مقدمة مؤخرة هەردوو هینەکە خۆی لە ئیسلامە هەر مارەی یەک مارەیە، بەس ئێستا عرفان ئێستا کراوەتە پێشەکی و پاشەکی کێشەیەک نابێ ئەوە، بەڵام ئەبێ نیوەی مارەیەکەی بدە ئەگەر نایگواست بێتەوە تەلاقی بدە. بۆچی؟ دیارە هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە تۆ سومعەتی ئەم ئافرەتە چکاندووە. ئەگەر 100 کەس بڵێ خەتای کوڕەکەیە 1000 کەس ئەڵێ خەتای کچەکەیە، عەیبێکی هەیە دیارە. ئیتر بەهۆی ئەوە تۆ زەرەرێکت لێی داوە نیوەی مارەیەکەی ئەبێ بدەیت ما نتیش گواست بێتەوە إلا لە حاڵەتێکە خوای تعالی فەرمێ کە ئەو ئافرەتە خۆی لێت خۆش بێ، بڵێ گردن تازا بێ و نامەوێ، یان کەس و کارەکەی لێت ببورن، باوکی لێت ببورێ. جا خوای تعالی ئەفەرمێ ئەگەر لە کابرا ببورن ئەوە نزیکترە لە تەقواوە، ئەوە نزیکترە چونکە نەیگواستوتەوە. ئەگەر لێی خۆش ببی ئەوە نزیکترە لە تەقواوە.
ئەگەر چی حەڵاڵە و دروستە نیوەی مارەیەکەشی لێ وەربگری بەڵام ئەگەر عەفوی بکەی باشترە. جا لەناو ئەم ئاەتەیە خوای تەعالە ئەفەرمێ ولا تنسوا الفضل بينكم، ئەفەرمێ مسلمانان قەت چاکە یەکتری لەبیر مەکەن. خۆ ئێوە بەس تەنها ئەمە نەبووە بەیەکەوە، یعنی کاتێ کە داوایان کردووە تۆ کچەکەت پێداوە چەندێک مەسەلەن ڕێز و خۆشەویستی لە بینتانە بووە، چەندێک محەبەت لە بینتانە بووە لەو ماوەی کە مارەی بڕیوە، یعنی نابێ ئەو هەموو چاکانە هەمووی بە یەک خراپەیان بە یەک شتێک کە بەدڵت نەبێ هەمووی بدەی بە ئاوە. خوای تەعالە ئەفەرمێ دائیمەن چاکەی یەکتریتان لەبیر بێ. ئینسانی مسلمان ئەبێت چاکەی بەرامبەرەکەی کەسێ چاکەیەکی بەرامبەری کردبێ نابێ لەبیری بکات. ولا تنسوا الفضل بينكم. خوای تەعالە لە کۆتایی ئاەتەکە فەرمێ إن الله بما تعملون بصير. دیارە خوای تەعالە هەر کاری ئێوە ئەیکەن خوا ئاگادارە و ئەیبینێ و بینەرە پێی. خۆشەویستەکانم ئەم قاعیدە ئەم یاسا قورئانیە ئێمە زۆر ئیسفادەی لێەکەین ئەگەر بتوانین ژیانی خۆمانی لەسەر دامەزرێنین. دیارە هەر ئەمە نییە لە قورئانە، لە شوێنی ترا خوای تەعالە بە معنای ئەمەش دەفەرمێ و هەروەها لە ئەحادیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم شتی لەم جۆرە هاتووە کە لەسەر بنەمای ئەم یاسا قورئانیە دامەزراوە و هەروەها لە سیرەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ژیاننامەی پێغەمبەری خوایە. لە حەدیثێکە کە حەدیثەکە ابن عمر ئەیگەڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من صنع إليكم معروفا فكافئوه فإن لم تجدوا ما تكافئونه فادعوا له حتى تروا أنكم قد كافأتموه. ئەگەر کەسێک چاکەیەکی بۆتان کرد حتا بچووکیش بێ ئەفەرمێ هەوڵدان حەقی بکەنەوە. ئەی ئەگەر نەتوانی حەقی بکەیتەوە، جاری وا هەیە کەسێک چاکەیەکت بووە کە ئەڵێی وەڵڵاهی نازانم چۆن چاکەکەت دەمەوە، یعنی بە من نادرێتەوە چاکەکەت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر پێت نەدرایەوە ئەوە نەباسی بکە ئەو چاکەیە ناو خەڵکە حتا دڵت مرتاح بێ بڵێ وەڵڵاهی حەقیم کردەوە، ئەوە نەباسی بکەی، باسی چاکەی ئەو کابرایە بکەی. ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەروەها لە حەدیثە هاتووە ئەبو هورەیرە بمانە گەڕێتەوە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا يشكر الله من لا يشكر الناس. هەر کەسێک شکری خەڵکی نەکردبێ شکری خواشی نەکردووە. کەسێک چاکەیەکی بۆ کردی ئەگەر سوپاسی نەکەی، ئەگەر هەوڵ نەدەی حەقی بۆ بکەیتەوە ئەوە وایە شکری خوات نەکردبێ. کەوابوو زۆر ضرورە ئینسان چاکەی خەڵک لەبیر نەکە، زۆر گرنگە ئێمە هەوڵ بدەین ژیانی خۆمان لەسەر ئەم یاسایە دامەزرێنین، زۆر قازانجەکەی ئەم یاسایە لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین و تەطبیق بکەین، زۆر قازانجەکەین لەگەڵ هەموو ئەوانەی کە فەزڵیان بەسەرمانەوە هەیە، چاکەیەکیان بۆ کردین یان چاکەیەک لە نێوانمانە ڕووی داوە. لە تەطبیقات و جێبەجێکردنی ئەم قاعیدە و یاسا قورئانیە ئەوەیە کە تۆ چاکەکانی خوای پەروەردگار یەکەم لەبیرت بێ. خوایە کە تۆی خەڵق کردووە، هەموو ئەو بوونەوەرەشی کە ئێمە لە ناوێ ئەژین و لەزەتی لێ ئەبینین و چێژی لێ ئەبینین، هەموو دۆست و خۆشەویستان و ئەحبابمان، هەموو ئەو نیعمەتانەی کە لەسەر ئەم زەویە هەیە هەمووی خالقی ئەڵڵایە کە یەک نیعمەت لە نیعمەتەکانی خوا کە چاوە، کە دەستە، کە پێیە، کە زمانتە، کە لێوتە، کە دگانتە، کە مێشکتە، کە هەر ئەندامێک چەند بچووک بێ لە لاشەتە شایستەی ئەوەیە تۆ زۆر زۆر شکری خوای پەروەردگاری لەسەر بکەی، زۆر زۆر شکری خوای پەروەردگاری لەسەر بکەی. يعني نیعمەتەکانی خوا ئەوەندە زۆرن بەسەرمانەوە کە وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. دەی ئەمە ئەبێ شکری خوای پەروەردگاری لەسەر بکەی، ئەمە ئەبێ بەندایەتی بنوێنی بۆ خوای پەروەردگار، اعتراف بکەی و دڵانی پیا بنەی کە خوای تەعالە پەروەردگارتە، خەلقتی کردووە، لە نەبوون و هێنا و تێتێبوون و بەردەوام زمانت بە ئەلحەمدولله پاراو بێ، بە ذکرەکانی خوا پاراو بێ، هەوڵ بدەی لە ژیانتە منهەجی خوا پیادە بکەی، بەرنامەی خوا جێبەجێ بکەی، چونکە ئەو خالقتە هیچ کەسێک تر خالقت نییە. هەر کەسێک چەندێک چاکە بێ بەسەرتەوە بەس ناگاتە چاکەکانی خوا و خوایش ڕازی نابێت جگە لە ئەو بپەرستی. هەروەها خۆشەویستەکانم فەزڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أدى الأمانة بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده.
پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئەمانەتەوە پەیامی خوای گەیاندە ئێمە و ئەو ئەمانەتەی ئەو سپاردەیەی بەبێ غەشلێکردن بەبێ فێڵ گەیاندی و یەک وشەی نەشاردەوە ئەوەی لە توانایە هەبێ ئامۆژگاری کردین و پەیامەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناومانە ئەگەر چی جەستەی نەماوە لاشەی لە ناومانە نییە بەڵام پەیامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو قوشبنێکی ئەم دنیایە ئامادەیە و ئامۆژگاری ئێماکە دەی ئەم پێغەمبەری خوا ئەم پێغەمبەرە مەزنە شایستەیە ئێمە ئیمانی پێبێنین خۆشمان بوێ شوێنی بکەوین بەرنامەکەی جێبەجێ بکەین سڵاواتی لەسەر بدەین دوعای وەسیلە و فەضیلەی بۆ بکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە پاش بانگ لە پاش تەواوکردنی بانگ هەر کەسێ سڵاواتم لەسەر بدە پاشان داوای دوو پلەی گەورە کە خوای تەعالی لە قیامەتە دایناوە بۆ یەک کەس ئەگەر داوای ئەو پلەیە بۆ من بکەن حەڵاڵی شەفاعەتی منەکەن لە ڕۆژی قیامەتە ئەگەر بڵێ اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آتي محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته ئەگەر ئەمە بڵێ حەڵاڵی شەفاعەتی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دەی حەقی خۆیەتی ئەگەر پێغەمبەر شەفاعەتیشمان بۆ نەکا ئەگەر ئەو وعدەشی پێ نەداین حەقی خۆیەتی ئەوەندەی بۆ کردین ئێمە بەردەوام وەفامان هەبێ بەرامبەر بە چاکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاکەی دایک و باوک ئەحەقترین کەس لە پاش خوا و لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوک و دایکمان ئەوان سەبەبی بوونی ئێمە ئەبێ بە قەدەری توانا بەرامبەر بە دایک و باوکمان بە وەفا بین و چاکەکانیان بدەینەوە و هەرچیش بکەین ناتوانین چاکەکانیان بینەوە بەڵام هەوڵ بدەین کۆشش بکەین بتوانین چاکەکانیان بینەوە فەزلی ئەصحابەکان و تابعین و زانایانی و ئیمامەکان و پێشەوایانی ئیسلام هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا ئەمڕۆ ئەبێ ئێمە فەزلیان بزانین بەهۆی ئەوان و ئەو دینە گەیشتۆتە ئێمە ئەو دینە بە زنجیرە گەیشتۆ بە ئێمە ئەم لە ئەو لە ئەو هەتا گاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی ئەم زنجیرەیە کە گەیشتۆتە ئێمە ئەم دینە بەم زنجیر و سلسلە ئەمە بەڕاستی ماندووبوونی ویستووە ئەمە کۆششی ویستووە تەنانەت ڕوحیان ماڵیان سەروەت و سامانیان ماڵ و مناڵیان هەمووی کردوتە قوربانی ئەو دینە هەمووی کردوتە قوربانی ئەو بەرنامەیە بۆی بگا بە ئێمە دەی حەقە ئێمە دائیمەن دوعای خێریان بۆ بکەین بۆیە خوای تەعالی لە قورئانی پیرۆزە فێرمانەکە والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم دعاء مبكي يا ربي لمن خوش بي ولا أوانشي كلا بيش إيما أم دينيان قاندوا يا ربي لوانيش خوش بي دعاء بوكي بردوام ولا ضل ما نحيت شتيك نيلي برامبر بكسانك كوششيان كردو بو أم دينا حقد بغض ضل ما نميني زانايك عالميك بيشوايك أم دينا أجيني با هلا يكشي به با هلا يكشي كرد به زور جار أو هلا لبر تشاو تو هلا يعني لبر تشاو تو أو زانايا هلا تو وأزاني هلا بس لو أنا إخوة هلاش نبي ده حتى أجر هلا يكشي كرد به تو أبي حرمتي زانايان بقري ريزيان ليه بقري براين الزاناياني إسلام يعني دين هر كسي بأدبي بك خوا پنامان دا و پناتانش بدا ان شاء الله ولو انا نيتان هر کسی به ادبی بک برامبر به زانایانی آیین برامبر به پیشوایانی دین وک او وای برامبر به خوا کردویتی برامبر به پیغمبر کردویتی چونکه زانایان گیاندو یانه اوان هی نایوانه اوان واریسی پیغمبرانه بو ایمه مسلمان به هیچ شوازیک برامبر به زاناکان من به وفا نیمه زانایانی خو من خوش اوی هر وها ما مصایانی مکتب من اوانی که حرفی کان فیر کردوین ئەوانەی لە ڕێڕەوی ژیانمانە لە قۆناغەکانی ژیانمانە ئەمما مۆسا بەڕێزانە ئێمەیان فێر کردووە هەر لە یەکی ئیبتیداییەوە هەر لە ڕەوزەوە حتا ئەو قۆناغی کە بڕیمانە لە خوێندنە ئەو مامۆسایانە حەقی ئەویان نییە شایستەی ئەوە نین ئێمە ڕێزیان لێ بگرین یعنی بەڕاستی ئەحمەد شەوقی ئەفەرمێ كاد المعلم أن يكون الرسول أفرمي براستي نزيك ما مستا نزيك
لە پێغەمبەرانەوە، یعنی پەیامی پێغەمبەرانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن خوا فێری کردووە ئیقرا بخوێنە و فێری کردووە نون والقلم وما يسطرون. کێ ئێستا نون والقلم وما يسطرون فێری ئێمەکە؟ کێ فێری ئێمەی فێر کردووە؟ مامۆسایان. بۆیە مامۆستا جێی ڕێزە، ئەبێ ئێمە قەت بێوەفا نەبین بەرامبەر مامۆساکانمان، هەر چەندێ پلەمان بەرز بێ دەستی ئەو مامۆسایەت هەبووە لەوەی کەوا ئێمە ئەو پلە بەرزیە بەدەست بێنین. إمام الشافعي فرمي الحر من حفظ وداد لحظة ومن أفاده لفظة. أفرمي بياوي حر آزاد أو كسيا ك شاكي يك لحظة لبيرناكا وشاكي كسي فيرناكا كيك لفظي فير كردبي يك حرف فير كردبي أم لبيرناكا. هروها آياتك خوي لأصلا درباري لەبیرنەکردنی چاکەی ژن و مێرد بەرامبەر بە یەک لەبارەی ئەوە هاتووە. ئەبێ ئافرەتان لە لای ئێمە مەکانەتێکی تایبەتی خۆیانیان هەبێ. یعنی ئەو ئافرەتەیە کە بە تۆ ڕازی بووە، ژنەکەت خێزانەکەت بە تۆ ڕازی بووە کە بێتە خێزانت، بە تۆ ڕازی بووە لەگەڵ تا بژێ بە نەبوونی و بەبوونی، ژیانێ قوربانیەکی زۆری داوە بە جەستەی خۆی، ئەو کچە عازەوێ بووە، ئێستا تەمەنی کردووە، ئێستا حالیان گەشتۆتە حەدێ، جاری وهەیە ئێستا پیاوە بە تەمەنەکان ژنەکانیان گەورن، یعنی توانای هەڵسانیان نەماوە، یعنی جەستەی خۆی کردوتە قوربانی تۆ، ڕوحی خۆی کردوتە قوربانی تۆ، عەقڵی خۆی کردوتە قوربانی تۆ، گەنجێتی خۆی لە پێناوی تۆیە، لە پێناوی ماڵ و مناڵی تۆیە سەرف کردووە، لەسکی خۆیان هەر مناڵێکە هەت بووە چەند مانگ هەری گرتووە، ناڕەحەتی و ئازاری پێوە چەشتووە، پاڵی و شیرینی تحمل کردووە لەبەر خاتری تۆ. دەی شایستەی ئەوە نییە تۆ ڕێزی لێ بگری، شایستەی ئەوە نییە کە تۆ نەیەلی پێویستی پێبێ لە کاتی نەخۆشیە بەدەمیەوە ببی. یعنی من نمونەیەکی زۆر ناشیرینم بینی، یعنی کەسێک ژنەکەی تووشی نەخۆشیەکی زۆر خراپ هاتووە، سەیرەکەی ئەمەنە بە ساردی لەو لەحەزە کە ئەو تووشی نەخۆشیەکی زۆر خراپ بووە، نەخۆشیەکەی دەگمەنە، لەو لەحەزاتە ئەم کابرایە باسی ئەوەکە کە وەڵا ئەم ژنە بەر لە 20 ساڵ ئاوای کرد، ڕۆژێ لە ڕۆژان ئاوا لوتی کردوتە لاوە، لە من ڕۆژێ لە ڕۆژان ئاوا، یعنی سبحان الله لەم لەحەزاتە لەبەرەوەی پارەی لەسەر سەرف نەکە. لا حول ولا قوة إلا بالله. پارەیە کە بە یەکیش کۆیان کردوتەوە، طبعا ژن و پیاو بە یەکەوە ماڵ ئەدەن بە یەکەوە، پارەی ژن و پارەی پیاو جیانیە لە کوردەواری خۆمانە. ئەو ژنە ماندوو بووە تا تۆ بگەێنێتە ئەو حەدە، سەیرەکەی خەڵکی ئاوایە لا حول ولا قوة إلا بالله. ئەوە نەژنەکەی گەرەکە تا بتوانێت خزمەتی بکات، کاتێک کە زانی ناتوانێت خزمەتی بکات ئیهمالێکە، نەخۆشکەوت ناڕاتە دەمیەوە، یعنی زۆر بێ ئەدەبە بەرامبەر بە فەزڵی خوا بەسەریەوە بەداخەوە. هەروەها خۆشەویستەکانم بە هەمان شێوە پیاویش ژن ئەبێت زۆر ڕێزی لێ بگرێ، ئەبێت چاکەی ئەم پیاوە لەبیر نەکە، ئەم پیاوە لەبەر خاتری ئەوان لەبەر خاتری ژنەکەی و ماڵ و مناڵەکەی عەزیەتی دنیای خواردووە، کاسبی کردووە، جاری وایە شەوەدا بەدەم ڕۆژەدا بەژنەم شەوە، نەخۆش بووە ئەڕوا ئیشەکە و کاسبیەکە لەبەر خاترەوەی ماڵ و مناڵی بەخاوان کە احتیاجی کەس نەکەون، دەست لە خەڵکپان نەکەنەوە. دەی وەڵڵاهی حەقە ئەو ژنە ڕێز لە مێردەکەی بگرێ، حەقە بڕاتە دەمێەوە، حەقە لە کاتێ بە تایبەتی چی کات ژن و پیا و پێویستیان بە یەکە، کاتێک کە تەمەنیان گەورە بێ، کاتێک کە نەخۆشەکەون، کاتێک کە کەسی تر نییە خزمەتیان بکە، ئەمان خزمەتی یەکتریەکەن. بەڕاستی ئەوە زۆر پێویستە، حتا برینە حتا لە کات تەلاقدانیشە، یعنی تۆ ئێستا خێزانەکەت تەلاق دەی، یعنی نابێ بڕێش تێ لە بیری بکەی. من کابرایەک باسی کابرایەکیان بۆ کردین کەوا ئەم کابرایەش لە تەمەنەکانە تەلاقی خوارد، لەگەڵ ژنەکەیان نەیکرا و تەلاقی خوارد و لە یەک جیابوونەوە دوایی تەلاقە چاک نابوویەوە. ئەم کابرایە چی کردبێ باشە بە تەسەووری ئێوە؟ خانوویەکی دووقاتی دروست کرد، ژنەکەی کە تەلاقی داوە لەگەڵ مناڵەکانیە بۆ ئەوەی دوور نەکەونەوە، بۆ ئەوەی سەریان لێت یەک نەچێ، ژنەکەی ئەو هەموو ماندووبوونەوە عەزیەتەی خواردووە لەگەڵیا، معقولە ئەم ئێستا بەرەڵای بکە بیخاتە لای برا و باوک و لەوێ بێ ڕێز بێ لای براژن؟ معقول نییە. ئینسان وەفا زۆر خۆشە، چاکە لە بیر نەکردنی یەکتری زۆر گرنگە، بۆیە قاتی سەرەوەی بۆیان تەرخان کرد خۆی و ماڵ و مناڵەکەی، ژنێکی کە هێناوە ئەو تەلاق داوە، بەس لەسەرەوە
ماڵی بۆ تەرخان کرد هەموو نوقسانەکانیشیان بۆ جێبەجێەکە حتا تەنانەت پارەی کارەبا پارەی ئەو حتا پارەی ئەنتەرنێتی مناڵەکانیشدا نایە لە هیچ نوقسانەیەکیان بێ حتا هەندێک لە دراوسەکان تا ئێستا نازانن ئەمان لە یەک جابوونەتەوە ئەوە پیاوە طبعا ئەمە زۆر کەمە پیاوی وا زۆر کەمە بەڵام حەقە باسیکەی حەقە دەستخۆشی لێ بکرێ پیاوی وای شەیە هێشتا ژنەکەی ماوە هێشتا ژنەکەی ژنێتی بەرەڵای کردووە ئێهمالی کردووە نەفەقەی نادا ئەزیێتیەدا ئەزیێتی مناڵەکانێدا ژنێتی جارێ لا حول ولا قوة إلا بالله بەداخەوە ئەم جۆرەشمان هەیە ژنێک ڕۆژێکیان لە مەجلیسێکە باسی مافی ژن و مێردۆوانەمان کرد وتی مامۆستا باوەڕ ئەەکەی ئەوە خۆی دانیشتووە والله ئاواتم ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان دەڵێ دەست خۆش بێ والله هەرچەندێ چاکەم بۆی کردووە قەت ڕۆژێ لە ڕۆژانەی وتە ژنەکە دەست خۆش بێ ئەی یا ڕەبی قەت ئاخ و ئۆف نەکەی لە ژیانە دوعایەکی خێری بۆ نەکردو بەڵام یەک هەڵەیەکی بچووک پیاڵەیەک لە دەستم بەرەوە ببێتەوە بشکێ ئەوەی نەشیێ پێم یەکە ئەوەی نەشیێ پێم ئەڵێ لە بەردەم مناڵەکانە لە بەردەم میوانە جاری وا هەبووە میوان بردووە بۆ میوان ئیتر بیری لەوە نەکردوەوە ئەم ماڵە چۆن ئیدارە ئەکرێ ئیتر قەدەرەن سوڕاوە لە دەستم و شتێک بەرەوە بۆتە خوارەوە لە بەردەم میوانەکانە حەیامی بردووە ئەوەشمان هەیە بەداخەوە لە بیر نەکردنی چاکەی هاوڕێ هەیە بۆ هاوڕێ لە براو باوک باشترە هاوڕێ هەیە بۆ هاوڕێ لە براو باوک باشترە حەیف نییە ئەوە چاکەکانی لەبیر بکەی حەیف نییە لە کاتی تەنگانە پشتی لێ بکەی حەیف نییە چاکەکانی ناو خەڵکا باس نەکەی جا هەر کەسێک و خەڵک بەرامبەری چاک بێ و بێوەفا بێ و لەبیری بکە بەڕاستی چاکە نامێنی بۆیە چاکەی هاوڕێکانتان لەبیر مەکەن هاوڕێی چاک پیاو چاکان و توانە بە ئاسانی دەست ناکەوێت کە دەستکەوت لە ئاڵتون بەنرخترە دەستی پێوە بگرە مێلە لە دەست دەرچی هەموو ڕۆژی هاوڕێی چاک زۆر کەمە هاوڕێ کە بێتە ماڵەکەت سقت هەبێ سەیری ژنەکەت نەکە تەماحی پارۆپولەکەت نەکە لە کاتی تەنگانەیە یەک تەلەفۆنی بۆ بکەی لەبان سەرت وەستا بێ ئەمە لەکوێ دەسەکەوێ ئەمە عەزیزە یعنی دەگمەنە بەڵام مهمەوەیە تۆ دەستی پێوە بگری لە دەستی نەدەی تۆش بەرامبەر ئەو چاک بی دراوسەی باش نیعمەتێکی زۆر گەورەیە دراوسێەوە هەیە چەند ساڵ 20-25 ساڵ دراوسەی من بووە 20-25 ساڵ پێش ئێسش لە بیرم ناچێتەوە ئەو مەکەوێتە بیر گریانم گرێ چاکەکانی ئەو پیاوەم بیرەکەوێتەوە کە حتا حرەسیاتی مناڵەکان تێگرت حتا حرەسیاتی ماڵەوە تێگرت لە ماڵ نەبووایە ماڵەکە تێپاراست کاتێ نەخۆش بووە یەکسەر بەدەمتەوە بوو یعنی هاوسێ براینە دراوسێ ئێستا تۆ دراوسەیە کتێ وهای لە شوێنێکە برا و باوک و کەسوکارت هەن لە شارێکی تر هەن لە وڵاتێکی تر کاتێک کە شتێکت بەسەرابێ کێ فریاتەکەوێ ئەو دراوسەیە حتا باوک و دایک دێن حتا کەسوکار دێن ئەو دراوسەیەش خۆیەکە ئەی تو خوا حەق نییە ڕێزی دایک و باوک و برا و خوشکی لێ نەگری مناڵێکی غەڵەتێکی کرد ژنەکەی هەڵەیەکی بوو ئەی لێ خۆش بە چاوپۆشی لێ بکە جاری وایە ژنەکانمان مناڵ ئەڕۆینە بۆ ماڵسەیرەکەی تووڕۆن خێرە ژنەکە بۆ تووڕێ وەڵا ماڵ دراوسێدایان لە مناڵە ژنەکە لە بیرت بێ ئەو هەموو چاکە ئەو ماڵە ئەی قەینا باشە قەینە بازلەیەکی دابێنە مناڵ لەوانەیە لەبەر تەربیەت دابێلی حسابی برازای خۆی بۆی کردبێ کردنێکێکە لە براکانم زلەیەکی دا لە کوڕەکەم هەوا بین ئێمە بەرامبەر بەیەک جەماعەتی ئەهلی مزگەوت برینە نیعمەتێکی یەکێ لە نیعمەتە هەرە گەورەکانی ئەم ئیسلامە ئەمە ئێمە پاڵە دەین بە یەکەوە ئەگەر لە دڵیش لە دەریشەوە غەڵەتێکمان هەبێ کە دێنە ناو مزگەوتەوە 5 فەرزە پاڵە دەین بە یەکەوە قۆڵەکەین بە ناو قۆڵ یەکتریە نوقسانی یەکتری کەم و کورتی یەکتری ئاگامان لێیەتی جەماعەتی مزگەوت نیعمەتێکی زۆر گەورەیە هەوڵ بدەن بیکەن بە شوێنی برایەتی شوێنی خۆشەویستی فەزڵی یەکتری لەبیر مەکەن هەروەها چاکەی هەر کەسێک لە ژیان تەکە چاکەیەکی بەرامبەر کردبێتی کرێکارێکت گرتووە وەستایەکت گرتووە ئیشێکت بۆ بکە زۆر بە پاکی و بە جوانی کردبێتی حەق نییە باسیکەی بەنزینخانەیەکی باش هەیە بەنزینی پاک ئەفرۆشێ لە هەموو کاتێکە ئەو خیانەت ناکە و ناوی دەرکردووە تخوا حەق نییە هەموو خەڵک بڵێ والله بەنزینخانەکەی فڵانە کەس
بنزین لەکوێ بکەم بڕۆ بەلای فلانە کەس دەستی پاکە و ئینشاء الله حرام ناخوا و هەموو ئیشێکی تر کەسی چاک حەقە دەستخۆشی لێ بکرێ و سەربەرز بێ لەناو خەڵکە. هەروەها لە هەموو شتێکی ترا لە معاملەتە لەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبیعەتی وا بووە هەر کەسێ چاکەی بەرامبەری کردبێ لە بیری نەچووە بەرامبەر بەخوای پەروەردگار شەو حتا بەیانی جاری وا هەبوو عیبادەتی کردووە پای ئاوا ئاوساوە لە عیبادەتکردنە. دایکە عایشە فەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا بەیانی هەڵسام سەیرم کرد زۆر ماندووە وتم ئەی پێغەمبەری خوا بۆ وا خۆت ماندووەکەی ئەی خوای تەعالا لە گوناحی پاش و پێش خۆش نەبووە. فەرمووی عائشە أفلا أحب أن أكون عبدا شكورا يعني عائشة من خوا أم همو فضلي داوة سرما أي باشا حزنكم يكي لو كسانا بم كسپاس گزاري خوا بنديكي سپاس گزاري خوا بم سيكن في غمري خوا صلى الله عليه وسلم يكم كسپاس گزاري كردوا كچاكي لبي نكردوا خواي پروردگار بوا دعا او خوش يسكان برامبر بكافر كافر يك چاكي برامبر بپیغمبر کردوي صلى الله عليه وسلم پیغمبري خوا لبي نكردوا روجي كان پیغمبری خوا صلی الله علیه و سلم لطائف اگريتوا طبعا الرابط طائف و بانگواز خلقی طائفش بناشرین ترین شیوا وڵامی دەنەوە باس ما كل ژیاننامەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم كاتي اگريتوا مكة خلقی مكة كافرەکانی مكة بەرامبەری وسن ئەڵێن نایلن بێتە ناو مەکەوە تەواو. کابرایەک ئەبێ خۆشەویستەکانم مطعمی کوڕی عودەی ئەم کابرایە کافرە بەڵام کاتی ئەبینێ پێغەمبەر صلى الله عليه وسلم ظلمی لێ ئەکرێ تعدای لێ ئەکرێ چوار کوڕی ئەبێ ئەڵێ بڕن کوڕم خۆتان ببەسن خۆشی خۆی ئەبەسێ ئەکەوێتە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چەکەوە ئەی باتە پاڵی هەر کوڕێک چێتە ڕوکنێ لە ڕوکنەکانی کەعبە هاوارەکە ئەڵێ هەر کەسێک بەرامبەر بە محەممەد هەڵەیە بکە بەرامبەر بە من کردوێتی محەممەد لەمڕۆدا لە ژێر جیواری منایە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باتۆ ماڵەکەی خۆی پێغەمبەری خوا ئەمەی لەبیر ناچێت دوای ئەوە کە ئەڕاتە مەدینە و دەوڵەت ئیسلامی دروست ئەبێ و جەنگی بەدر ڕوو ئەدا و کۆمەڵێکی زۆر لە کافرەکان ئەسیرە بن طبعا دێن محاولەکەن بەریاندەن بە هەر شێوازێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مطعمی کوڕی عودەی ئەگەر زیندوو بوایە مرد لەسەر کافری مرد هەر هەمویانم لەبەر خاتر ئەو بەڕەڵا کردم لەبیری ناچێ با مرد بێتیش بەس پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قسەی فەرموو ئەوە یەک وەفایە ئێمە فێرەکە دوو بۆ ئەوەی کە سوکاری ئەو پیاوە کە باوکیان پیاوێکی باشوە لە بیریان نەچێ کە پێغەمبەر بە وەفایە. هەروەها خێز بەرامبەر بە ژنەکەی خەدیجە وەفاتی کردووە لە ژیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە وەفایە بەرامبەری پاش وەفاتی بە چەندین ساڵ عایشە ئەخوازێ عایشە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند ژنی بوو من غیرەم بەرامبەر بە خەدیجە لە هەمویان زیاترە کرد خەدیجە پێش من بە چەند ساڵ وەفاتی کردو ئەڵێ ئەوەنە باسیە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەنە باسیە کرد ئەڵێ لەناو دڵ و جاری وا بوو شت دروستە بوو ئەڵێ حیوانێکی سەر ببڕایە ئەی نارد بۆ ئەو ماڵانەی کە هاوڕێی خەدیجە بوون ئەم پشکە بوون بۆ ماڵی فلانە کەس ئەمە هاوڕێی خەدیجە بووە ئەڵێ ژنێک ڕۆژێک هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەنە ڕێزی لێ گرت پرسیاریە کرد ئەحواڵت چۆنە ئەڵێ ئەوتمەی پێغەمبەری خوا ئەم ژنە چیوە تۆ ئەوەندە ئەم پیرێژنە ئەوەنە ڕێزی لێگری و ئەمەنە تەقدیرت کرد و ئەوەنە پرسیار و هەواڵێ پرسی فەرمووی ئەمە لە زمانی خەدیجەیە هات سەردانی مانیە کرد لە زمان خەدیجە. سەیر وەفاکە خۆشەویستەکانم وەفا گرنگە. هەروەها خۆشەویستەکانم بەرامبەر بە ئەبوبەکری هاوڕێ ئەبوبەکر طبعا سێ جار ماڵی هەمووی ئیفلاسە کرد لە پێناوی ئیسلامە لە پێناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەیگەیانە سەر سفر ماڵەکەی هەمووی کردە قوربانی ئیسلام ئەیگەیانە سفر دوای ئەوە دروستێ کردەوە ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە لەبیر ناکە پێش وەفاتی رسول الله صلی الله عليه وسلم پێش وەفاتی خوتبەیە کە داچێتە سەر مینبەر ئەفەرمێ موسڵمانان هیچ کەسێ ئەوەنەی ئەبوبەکر منەتی بەسەر منەوە نییە بە خۆی و بە ماڵی و بە مناڵی هیچ کەسێ ناگاتە پلەی ئەبوبەکر ئەگەر من لە ژیانە خەلیلێکم هەڵبژاردایە یعنی دۆستێکم هەڵبژاردایە ئەبوبەکر مەکرد بە خەلیلی خۆم بەڵام من خوا کردومیە بە خەلیلی خۆی ناتوانم کەسێتر بکەم بە خەلیل یعنی قیمەی دۆستایەتی لوتکەی دۆستایەتی بەڵام برایەتی ئیسلاما لەبین من و ئەبوبەکرە. ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مسلمانان طبعا کۆمەڵێ لە مسلمانان ماڵەکانیان دەرگای لەناو مزگەوتەوە بوو فەرمووی لەمڕۆ بەدواوە هەرچی دەرگا لەناو مزگەوتەوەیە هەمووی دایخات
يعني دەرگاکانتان لە ناو مزگەوتەوە داخن إلا دەرگای ماڵی ئەبوو بەکر نەبێ با کراوە بێ لە ناو مزگەوتە. طبعا ئەمە ئیشارەتە بۆ ئەوەی کە ئەبوو بەکر ئەبێ بە خەلیفەی من تەواو، يعني ئەو خەلیفەی منە. يعني پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بۆ خۆشەویستەکانم ئێمەی مسلمانیش ئەبێ فەزلی یەکتری لەبیر نەکەین و هەوڵ بدەین ئەم قاعیدەیە ئەم یاسا قورئانیە لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین. یا ڕەبی خوای بۆ خاتر ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخڕە دڵەکانمانەوە، موفقمان بکە و سەرکەوتومان بکە لە ژیانمانە. یا ڕەبی لەو کەسانە بین کەوا بتوانین دینەکەی تۆ بە جوانی جێبەجێ بکەین، سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەین بە ڕێبازی ژیانمان. یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدە یا رب العالمین. یا ڕەبی خوایە یا ربی خوای شفای ئەو نەخۆشانە بدەی کەوا پێویستیان بە دوعای خێری ئێمە یا رب العالمین، بە تایبەت ئەوانەی لەم مەجلیسە دانیشتون یا ئەوانەی کە سوکاری ئەهلی ئەم مەجلیسن. یا ربی خوای ڕەحم بە مردوەکانمان بکەی، ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کە سوکارمان بکەی، ماڵ و مناڵمان خێزانەکانمان ساڵح بکەی. یا ربی خوای کوردستان لە بەڵا موسیبەت بە دوور بگری، لە لافا و لە خراپە و لە قات و قڕی و لە گرانی و لە هەموو شتێکی خراپ بە دوورمان بگری، چاکە و خۆشی و ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی. ئامین ئامین.